سلاوین گرم و هیوین روز و شفن خوش جتوای تماشاوانی الهجار دیگل دمی لهفگهاندنا کردان. ابوی هیویه که ام کردان بگهین نه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک بهارین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلوه. دمی وی جارده ما اف بابت جی بینرن خورا آماده کرنا. وزیر دروی امریکی سوزن آلیکارین پیتر دده سوریا. زاروکین سوری جی لعنتابی مجولی خواندنه دبن. دانستاندن لسر ناوکی ایرانی گهانه کدری شرزای کی سیاستی خالد خیاطی هنک شروع کرنا ددما. چکیگل پستا وزارت بروانیا امریکا ورگر. اریچما جداهیا سنی و شیعیان مزنده با. من راپورتک هیا جناونده که هزری لیره لواشنطن. همره دزایی گشبینه لهمبر استرانا کردیا هفچرخ. نیو هارلم پایتخت رشان لباجار نیویورکی گشت دکتن. و روبوت آلیکاریا سازکاریا امریکا دکا ده بریکانیه دا دگل چینی. سلاوین دوباره تماشاوان الهجا لکنفرانس نفنتویه لروما وزیر دروی امریکی جان کری سوزا آلیکاریا زیدترو بلز یا رکابریا سوریدا لی او دی پتر خوارو درمانان وگرتنو آلیکاریا جواتا بلندا لشکری جی لی نبچکان. وزیر دروی امریکا جان کری لکمبون روما یا تایبت اجبو سوریا او آلیکاری را گهاند و گوت رکبریا سوری و پشتوان جواکان یفنتوئی پیک و کاری دیکن اجبو داویک با آشتی. I'm proud to announce that the United States of America will be providing از به شانازی را دگهینم که امریکا ده 6 میلیون دلار دی ین آلیکاریا نچکان بده رکبریا سوری جبو بریو برنا ارکینوی ین روزانه لدماکو کار دکه جبو وگهستنا سیاسی یا مهموان دوی ببینن. دوی آلیکاریا دراوی ده رکبری ده بکاربه خوب گهینه جواکین خوجهی لهرم رزگارکری حتی پیدوین خلکی دابین بکن. وزیر دروی امریکا دیار کرد که جهان دبیند هواتیا رژیم اسد زده دبد و گل سوری ناگه آرمانجا خو اجبو ولاتک آزاد و بسلامت و جواک کروا حتی اسد ده سالات دایه. دیگر را خدا با ولات اروپی و روشالات ناوین وزیر امریکا دیگر برن رکبریا سوری کمبو و دیگر مزن کار به دست اروپی. راپورت دستگاه راگهاندن وسا خیادی کن که حکومت سروک اوباما هزرهند دکت آلیکاریا لشکری یا راستخو بدت هنک سرحالداین سوری. وزیر بروانی اف راپورت بشراس نکرنه. واشنطن ترست چک بگهنه دست رادیکال اسلامی. و لدمی که 2 سال بسر شر سوری را در باز دبن و هیویا وگریانا پنابران لدمک نزیک نخویایا لکمپین پنابران خوندنگاه جزاروکن سوری را تین آوا کرن لباجار عنتابه لترکیا 5 کیلومتران باکوری سوریا کار بدستان خوندنگاه جزاروکان را دانایا لمزنجی لور فری زمان ترکی دبن. لی خوندنگاه عنتابه و پنابران سوری زاروک زمان عربی دخینن. هرچند او لگوران سیستم ترکیه او خوینکار زمان ترکی و انگلیزی جی فرده بن. او خویندنگه پارلماها 10 هاته وکرن دما دیار بوی او نا وگرن سوریا لی دمکی نزیک 600 زاروک سوری دوان 8 جوراندا دخینن. زاروک لی سحاریه ید مزنتر پشت نیبرو و بشوه دایکو بابن دوین فری زمان ترکی بن. اب زاروکشی 8 نیگار کشی diken. Gelek şu an dimenin gamgin öne diken. Öncelikle zaten siz de gördünüz resimleri. Öğrenciler bu psikolojiyle... Vakun divan dimenada debinin zarokan şer ditiye teqin ötündütiyji. Dikarin şerri bikirne sertişteki küçük. Em dizanin çi de deruni wan de ya. Lawan em digelwan dilfrehin. Çünkü bu geldikleri psikolojiden kaynaklanıyor. Biz de bunları hoş görerek حکومت عنتابه آلیکاریا دراوی خونگه تکت و خرچی لسر خونکاراجی. شهردار باشری عاصم گزلبی دبیجت هبونا وان همو بیانیان آلوزیان درست که. لی خلک دوره دزانت کاوان چند نخوشی دیتینه پشتی شرعی که جهانه. گازانتپ 1918 عنتابه درد شری دیتیه لسال 1918 حتی 21 25 ساده جی خلکی و هاتیه کشتن. خلک دزانن که چاوه ایک هر تشتی جدست بده و بی خوارن رزگار بتن.
ئەم ڕەوشە سووریان تێدگەهن لەوان ئەموانە هەم بێز دکن. Onun için yokluğun ve savaşın ne demek olduğunu bu şehir çok iyi biliyor. روژا خوندنه بدماهی تید زاروب اچنه مالن خواه بیکار بدستن عن تابه ده خماهن دانه که چوا سردریه دگل هزاران پنابرندی بکن جه سوریا طرفنه دبروان. بەلێ بینەران ئەنجامی دانوستاندنین دوو ڕۆژین جواکە نیف نەتەوەی لەسەر بەرنامە ناوکیە ئیرانێ ئەو بوو دانوستاندن بدۆمینن ئەگەرچی هەنێک ئالی دەبێژن دانوستاندنین لە کازاخستانی دگەل ئیرانێ باش بوون. پشتی کۆمبوونە ڕۆژە چارشەم لە باژارێ ئەڵماتیە کازاخستانê سەرۆکێ دەستەیە ئیرانê ji بۆ دانوستاندنا سعید جلالî got پێشنیازا داویە کۆمەڵا پێشوڵاتên هەردەمên ji vata tenahiyê û Almanya realîstîk bû pitir ji hewlên berê. Di danûstandinan da kۆmەڵa şeş welatan hizra sistkirina toleyên aborî li ser Îranê kiriye eger Tehran razî bitin hinek ji çalakiyên pîtandina uranyomî ragiritin. Seroka rêbaza derveya Êketiya Ewropî Christian Ashton dibêjtin ew hîvî dikin Îran bi çavekî erênî berê xwe bidet pêşniyazan. Ajansa Navokiya Netewên Êgirtî gotiye Îranê li van heyaman dest bi danana sentrifûjên nû li dezgeha Natanz ya pîtandina uranyomî kiriye ev jî pêngaveke Amerîka dibêjtin ji bo azirandinê ye. Lewan Wezîrê Derveyê Emerîkî John Kerry rijdî li Îranê kir heta hizra rêkên diplomasî biketin. پێشنیازا پێنج ئەندامên هەردەم و ئەڵمانیا ئەوە ئیرانê هەنگ بدن پێنگاوên قایم باوێژە ji bo guh bide xemên civaka navleteweyî ew nîgeranî gelek ronin. Ez hêvî dikim danûstandin bêtir pêş ve herin û Îran bi jereya rêkên diplomasî bide pêşxwe. Li çend salên borî welatên desaladarên cîhanê çendîn cara dorgirtin li ser Îranê danîne ji bo rêgirtinê li pêşxistina bernama wê ya çekê navokî. Erê destkeftên wan danûstandinan çi bûn û rast e pêşveçûnek hatiye kirin me ev pisyar arasteyî Xalid Xeyatî kir ew mamostayê siyasetê ye li zankoya Linköping li Swîdê. بە بۆچوونی من ئێستێ هەلومەرج لەگەڵ ڕابردوو فەرقی هەیە کە ئێستەیە ئەو مەرحلەی کە ئێرانی تێدا زەمینەی هێندێک سازش و هێندێک پاشەکشە هەیە لە شەرت و مەرجەکانی پێشووی خۆی و وڵاتانی ڕۆژاوایی ئەو زەمینانە بەڕوونی دەبینن و هەبوونی ئەو زەمینانەش سەرڕای ئەوەی ئێستێ چەندە لە ئاستی تەبلیغات و لە ئاستی ڕێتۆریک و پرۆپاگاندەی سیاسی قسە دەکردرێ ناکردرێ بەڵام زەمینەی ئەو پاشەکشانەی ئێران یا زەمینەی نزیک بوونەوە لە سارەسەری باشەکە خالد ئەو مەرجین بووینە ئەگەرە وان گواردنان چنە و ئایا ڕەوشە سووری ژی چەندی کاریگەری هەبووە؟ یەک خاڵک فاکتۆرێکی گلۆبالە ینی جیهانیە ئەویش ئەوەیە کە وڵاتانی ڕۆژاوایی و لەگەڵەوانش تەنانەت ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان کۆمەڵێک گەمارویان بەسەر ئێراندا داسەپان. ئەو گەماروانە بەڕاستی پەیوەندەکانی ئابووری ئێرانی لەگەڵ دەرەوەی خۆی تووشی کۆمەڵێک قەیران و ئاستەنجەی بەڕاستی زۆر گرنگ و جددی کردوون و ئێران ناتوانێت نە لە نێو سیستمی بانکیدا نە لە سیستمی بازرگانیدا بە تایبەت ئەوڕۆکە ئابووری ئازادی جیهان ئەو ئازادی دەبێت ئێرانە و ئازادی و سەربەستەی نییە کە بەڕاحەتی هاتوچێت تێدا بکەوە یەک فاکتۆر. فاکتۆری دووەم وەزئی ناوچەیە ینی بە تایبەت ژێوپۆلیتیکی ڕۆژهەڵاتی نێوڕاستە کە ڕەوتی ڕۆداوەکان لەو ماوەی دواییدا بە قازانجی ئێران قسەیان نەکردووە. خودی کۆی ئەوەی کە بە بەهاری عەرەبی یا شۆڕشی عەرەبی ناسراوە سەرڕای ئەوەی ئێران چەندە ئیسفادەی سیاسی لێ دەکات ئەوانە بوونەتە هۆکارێک کە تەئسیر لەسەر ئێراندا بنیە. مەسەلەی سووریا یەک مەسەلەی زۆر جددیە کە زۆر بە شێوازێکی ڕاستەوخۆ تەئسیر و کاریگەری لە سیاسەتی دەرەوەی ئێران هەبووە. ئێران کە پێشتر ئیدعای دەکرد کە سنووری پاراستنی وڵاتەکەی لە ئیسرائیل و فەلەستین و لوبناان و سوودانە ئێستێ بە هۆکاری کێشەکانی سووریا پەیوەندی ڕاستەوخۆی ئێران لەگەڵ حیزبوڵڵا پچراوە حەماس سیاسەتی خۆی گۆڕیوە ئەو هاسانکاریانەی جارانیش لە پەیوەندی لەگەڵ سوودان و هێندێک وڵاتی ئەفریقاییدا نەماوە و هەروە ئێران وەکو پێشتریش ناتوانێت لە حوزەی سیاست لە عێراق و ئەفغانستاندا هاتوچۆ بکە وەژۆ فاکتۆرێکی ژێوپۆلیتیکی ناوچەیە و لە هەمووی ئەوانە گرنگتر لە تەنیش ئەو دوو فاکتۆرە فاکتۆرێکی سێهەم هەیە ئەویش کێشە ناوخۆیەکانی ئێرانە بە تایبەت
بەتایبەت وەزعی زۆر شپرزەی ئابووری و کۆمەڵایەتی ئەوڕۆ لە ئێران ئەمە دەبینین کە معاش و موچەی کارمەندان و کارگەران نادردرێ ئەوانە بۆتە هۆکاری ئەوەی کە بەڕاستی ئەقلیەتی سیستمی ئێران گەویشتۆتە ئەو نقطەیە کە بە هەر چۆنێک بێ بە جوورێک ڕێک بکەوێ کە قورسایی ئەو گەماروانە لەسەر خۆی سوک بکە و بتوانێت درێژە بە ژیانی خۆی بدا. جاری ئەم ڤەگەرن لێرە لە واشنگتن و جواتا سیناتۆرین ئەمریکی دەست نیشانکریە سەرۆک باراک ئۆبامە ji بۆ پۆستێ وەزارەتا بەڕەوانیە چەک هێگڵ پەسەند کرد. کۆماری ڕەخنەیە لە هێگڵ دەگرن ji ber هەلوێستێوی هەمبەر ئیرانی دەبێژن ئەو هەلوێست نەتوندە. نەڕەحەتیا کۆماریان ji ber هەلوێستên çek هێگڵ هەمبەر ئیران و ڕۆژهەڵاتە ناوین ببوو ئەگەرا گیرۆکردنا دەنگدانê ji بۆ پەسەندکردنا دەستنیشانکردناوی ji aliyê Serok Obamava ji بۆ وەرگرتنا پۆستê wezareta berrevaniya Amerîka. Lê piştî du heftiyan kۆmariyan dev ji rexneyên xwe berdin. سەرۆکی پێدەوی بوو وەزیرێکی بەرەوانیە هەیە بۆ باوەریە پێ بکە شیرەتوانێکی ڕاستوگۆ بە یەکی ئەنجامên biryarên bikarîna leşkerî tê bigihê dema zelaliyê di rêveberiya Pentagon de hatiye. Serok Obama kêfxweşiya xwe diyar kir ji bo pesendkirina wî û got Amerîka wezîrekî berrevanî heye gelê me PTV pê heye û serbazên me jî hêjay rêberatiya wî ne. Hêgal dê cihê Leon Panetta bigritin û dibite yekem serbazê derînê şerrêvêtnamê komandariya Pentagon biketin. û digel bilindbûna astê tund û tîjiyan li gelek welatên Musilman cudabûnên taîfî di nêvbera Sunnî û Şîeyan de pitir berçav dibin. Gelo ji ber çî cudahiya navan dû mezhebên Musilman de her tê û mezin dibe egerê wê çine. Binyadê Brookings lêre li Washington dû taybetmend mêvan kiribûn heta bikaribin şirovekirina bidin. Hevkarê me Balên Salih li wir amade bû û ev raport gihandiye me. عزیزانم قەیرانی نێوان شیعەکان و وەسونەکان لە جیهانی ئیسلامیدا وەکو زۆرێک لەسەر چاوەکان ئاماژەی پێدەکەن تەمەنی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 1500 ساڵ. لەم چەند ساڵەی ڕابردوودا ئەم قەیرانە ڕوتێکی تری بەخۆ بینی و هەروەها توندوتیژیەکی ئێجگار زۆریش کەوتۆتە نێوان ئەم دوو کۆمەڵگایی جیهانی ئیسلامیەوە. ئەو هۆکارانی وهای کرد وە قەیرانیشی ئەو سونە لە پاکستان بگاتە ئەو ئەستەی کە تیایدایەتی بە دەرنی لە هەمان ئەو هۆکارانی لە شوێنەکانی تری جیهانی ئیسلامیدا هەن. بروس ڕایدڵ لە نێوەندی بروکینگز دەستپێکی توندوتیژی نێوان شیع و سونە لە پاکستاندا دەگەڕێتەوە بۆ سەر وەختی سەرکردەی لەشکری زیاء الحق. It flows from Pakistan's third military dictator Zia ul-Haq. شەڕی ئاینزایی لە مێژووی نوێی پاکستانە لە زیاء الحق سیهەمی دیکتاتۆری لەشکریەوە دەست پێ دەکات. سنیەکی جیهادی بوو. دەشتوانم بڵێم باوکی ڕۆحی جیهادیەکانی جیهانی نوێیە. بۆ زیاتر لە 10 ساڵ دۆستی ئەمریکاش بوو. لە دەمی گۆڕانکاریەکانی ئیراندا هاتە سەر دەسەڵات کە کاریگەریشی هەبوو بەسەر بواری سیاسی پاکستانەوە و یەکەم لایەنی سیاسی شیعە لە وڵاتەکەدا لە ساڵی 80دا وەڕێک لە پاشۆڕشی ئیسلامی دامەزرا. سەرچاوە مێژوویەکان لە ئیسلاماباد ئاماژە دەکەن بەوەی هەوڵە بەراییەکانی زیاء الحق بۆ کۆتوبەندکردنی ئەو لایەنە شیعەیە شکستی هێناوە وەک ڕایدڵ دەڵێ زۆرێک دەڵێن ئەو دیکتاتۆرە لەشکریە ڕژ نەبوو لە هەوڵەکانیدا بۆیە پەنای بردووەتە بەر عەرەبستانی سعودیە وەک هاوپەیمانێکی نوێ و سعودیەکانیش پشتیوانیان لە شێوازی وەهابیەکان کردووە لە پاکستاندا. جارێکی تریش لە پاش شۆڕشەکانی بەهاری عەرەب قەیرانی شیعە و سونە لە وڵاتانی عەرەبیدا سەر هەڵدەدەنەوە بە تایبەتیش کاتێک دێتە سەر ئەو ململانیانەی لەسەر دەسەڵات و لەسەر ئابووری دەکرێن. دکتۆر ژنێڤ عەبدۆ دەڵێت ململانیەکان بۆ دەسەڵات و ئابووری و جیاوازی بڕواکانیش هۆکارن بۆ خۆشکردنی قەیرانی ئاینزایی. لە زۆرێک لە وڵاتانەی بەهاری عەرەبی تیایدا بوو جیاوازی ئاینزایی بۆ مەبەستی ململانەی دەسەڵاتی سیاسی دەستی پێکرد. بەڵام ئێستا پاش 2 ساڵ لەو شۆڕشانە زیاتر و زیاتر جیاوازیە ئاینزاییەکان دەردەکەون بۆیە سیر دەکەین هۆکاری هاتنە ئارای بەهاری عەرەب کە دەبێت دیموکراسی بێت بەڵام لایەنە ڕێکەبەرەکان هەر یەکە و بەڕوانینی خۆی ناوی لێدەنێت کارنامەی شیعەگەراییان بە پێچەوانەوە بە سونەگەرایی ناودێری دەکەن. دکتۆر ژنێڤ عەبدۆ دەژڵێت لەو ناوچەی جیهاندا هەرچەندێک سونەکان زیاتر دەسەڵات بگرنە دەست ئەوا شیعەکان هەست بە مەترسی زیاتر دەکەن بۆ سەر ئایندەیان و ترس و نیگەرانیشی
باوەشیان لەوەیە ئەگەر حکوومەتەکەی بەشار ئەسەد بڕوخێ ئەوە تەواوی ناوچەکە دەکەوێتە ژێر کۆنتترۆلی سونەکانەوە هەر بۆیە وەک دەڵێت هەر هیچ نەبێت لە ئێستادا بیرکردنەوەی لایەنە ئاینزاییەکان لە هەر شوێنێکدا بن ڕەهەندی گشتگیری وەرگرتووە. هاوکاتی بڕوابوونی زۆرێک لە چاودێران لە نێوەندی بروکینگز بەوەی کە ئاڵۆزیەکانی نێوان شیعەکان و سونەکان لە جیهانی ئیسلامیدا دەگەڕێتەوە بۆ ئەو ململانە سیاسیەی بۆ دەسەڵات و هەروەها بۆ بەدەستێنانی ژێرخانی ئابووری هەیانە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەڵێن ئاشتبوونەوەیەکی گشتی لە نێوان ئەم دوو کۆمەڵگایەدا هیچ بەدووری نازانن کە ئەو وڵاتانەی ئەم دوو کۆمەڵگایی تیادا دەژین بەرەو سەقامگیریەک و ئارامیەکی باشتر ببات. بەڵێن ساڵح بەشی کوردی دەنگی ئەمریکا دەخیل دێمۆلای خۆت. سپاس بەڵێن و دەست خۆش بۆی راپۆرتی ئەم جارێ بێنە بەحسی هونەر و هونەرمەندان و هونەرمەندێ ناوداری کورد هۆمەرێت زەیدی بێژتن ئیرۆ قەدری سترانبێژان دناف کورداندا ژیە کاربەدەستان پترا نێزیکی 6 ساڵایە دزەیی ئسترانا کوردی یا تێکەل دگەل مۆزیکا ڕۆژئاوایی ستریە ئەو میوانێ لە هەفگەهاندنا کوردان بوو پرسیار جێ کرد کە ئەگەر ئەو ستایلێ وی دەست پێکردی و هەتانەهاژی بەردەوام بە دناف جڤاکا کورداندا و دناف سترانبێژن کوردیدا تێپەسەندکردن یان نا شتێک بێژی ڕاستە بەری 45 ساڵە هونەر بە تایبەتی نەمازە هونەرێت موزیکی نەگەلێکی ینی ئەو قاس جێکێک بەڕێز بوو لە ناو کۆمەلگەها کووردا لە ئیرۆ دنیا هاتیە گوهارتن بڕاستی ئەس گەلێک دڵخۆشم ئیرۆکو نەها گەنجیان خورتێن ئیرۆ هونەرمەندێن باش لە ناو کۆمەڵا کوردی ڕێزێکی تایبەت لەوان دێت دەگرتن ڕاستی ئەس دەکارم بێژم یعنی بێشەرم بێژم کو نەها ڕێزێکی کو بۆ هونەرمەندێن مەزن هەنە گەلێک زیادەترە لە ڕێزێن کو بۆ سیاست کارێکی کوردی ڕاستی بەری نەوسا بوو من هەست کرێ لە هەر جەیەکی کو دەچم ڕێز لەوان گەلێک زیادەتر و خۆشتویترن ژ کارمەندێکی دەولەتەیان یا سەد کارێکی هۆمەری دزەی هات شێوەیەکی نو یخستە سترانێدا و مۆزیکێدا بە هەندێک و ئالەتێن ئامرین مۆزیکیین بیانی ڕۆژئاوایی بکارینان یان شێوەیە ستایلی ڕۆژئاوایی ئینا و سترانە کوردی پێگوت نۆکە ئەو ستایلە خەڵک قبول دیکن تێپەسەندکردن ناو خەڵکێدا کاک دەخێر ئەو ستایلە نەها زیادەتر تێ قبولکردن ji ber ku dinya hatiye guhartin globalizasyon peyda bûye gehîşte Kurdistanê jî niha hemî dinya hemû cîhan wekî gundekî piçûk lê hatiye xortên Kurdan jî wekî xortên hemû dinyayê hay ji hemî tiştekî heye her roj tiştek dibe li her kunekî li her cihekî li dinyayê Kurd jî dizanin xortê Kurd hemû dizanin ji ber vê yekê ew stayîle ne li Kurdistanê hatiye guhartin ew stayîle stranbêjiyê an موزیکê li hem dinyayê hatiye guhartin Kurd jî xortên Kurd jî wekî dinyayê her eynî roj wî staylî werdegirî ji ber vê yekê stayla min ji mêr de dest pê kiriye rast bêjî ez li destpêka salê pênciyê sed sala borî min dest bi wî staylê kiriye îro ev stayle zêdetir xweş diviye çunke dinya û salê hatiye باشە strana Kurdî niha çi az da dibînî yanî aya digel wê pêşketina cîhanê ya tu behs dikî dinya hatiye guhartin ev e pêleka hemû dinyayê digirî xortên hemû dinyayê digirî her bîsî sal carek dibî ev tişte bête guhartin kak dexîl eger nehête guhartin jî medreseyê fikrî jî peyda nabin ev e yanî ştekî normal e tu eger binêriye mêjiya huner û kulturê li Ewropayê berê ku Amerîka pête ava bûn yanî dibêjî her 100 sal 50 sal carek tişteke bû li medieval bû Rênesans bû barok bû klasîk bû romantîsîzm bû realîzm bû kübîzm hezar îzm peyda bûne li 100 sala bêste û bîstûyekê ew îzme li Kurdistanê Kurdistanê jî dixwazin peydakin peyda bûye belê ew jî peyda bûye her roj tiştekî nû peyda dibî ew neker li hunerî li şe'r jî دزانم قۆناغی ژیانەتە ژی gelek bûne belkî her 10-15 sala ciyekî tu jiyaya karekî taybet te kiriye çend sala tu li Amerîka bû tu ji bo radyoya dengê Amerîka kar ez heskim tu behsê wê ez bûnê bikî û bîleweyê xwe tu ez bûnê bûme bêjî Xwedê gava tu behsê dengê Amerîka bikê nostaljiyayek dilê min digire hizrê min digire bîr û mirjiyê min digire çunki gelek xweş bû
ڕاستی من 13 سال لە دەنگی ئەمریکای بووم 8 سال وەکی کارمەند و بێژەر بووم لە پاشان 5 ساڵی داویە سەرۆکەی پشکا کوردی بووم تو دەزانیم ئەس گەلێک بیرە هەواڵێت خۆ دەکەم بەڕاستی و دگەل من بەهەورم پێک بە شول دەکرد و ئەو پشکا کوردیە دەنگی ئەمریکا بەڕاستی بە ئاریکاریە و بە هیممەتە هەمویان هاتە گەیشتە ئەڤڕۆ گەلەگەل ئەس شانازی و سەربلندم بە ڕابردوویە بە بۆریە خوا دەنگی ئەمریکا و بیریە هەمیان دەکەم و بەلێ شتێکی مەزم بوو وێ چاغێ بۆ کوردان چونکە جارە ئەو لێ بوو جارە پێشین بوو و وڵاتێکی وەکی ئەمریکا ئاطرافە بە زمانی پێزانینێ بە زمانی کوردی بکوەکی هەر زمانێکی دنیاە و لێ باژارێک و دبێژن قەت نانڤە لێ نیویۆرکی پترا ji 100 ساڵان ڕەندەکە هارلم هەژارترین ڕەندەکە باژاریە لێ ژێ ئەفریکایên ئەمریکی ڕە gelek balkêj bû ئەو قەرەبالغترین ڕەندەکە نیویۆرکی بوو و ڕێژەیە هەری بلندا تاوانە ژی لەورد بوو لێ ئیرۆ ئەو گەشە دکە ئابووری وێ باش دبە چینا ناڤەند لێ بەهێز دبە و خەلکێ نەڕەژی ڕادکێشەخوا لێ vێناژی بەهایەن خۆ هەنە خۆجیەکان ئەغڵب هاڵم وەک پایتەختی ڕەشی ئەمریکای چاولێ دەکەن بەڵام هەتام دوایانە ڕێگا باریکەکانی ناوچەی کۆن و پێشکەوتنی کار بەگرفت بوو ئەوە لە گۆڕاندایە نیکۆوا ئیڤان هاندرێکس 14 ساڵان خەریکی ڕێخستنی خاوەن پێشە و شێوەی بازاری هەرڵم بوو لە سەروی 96مین شقام لە خاکی لە بیرکراوی ڕا چاوم لە گەشە سندنی هارڵم کردووە شوێنێک کەس هیچ بایەخێکی لە کانگا و کەناری زێردا بەدی نەدەکرد کە هاتۆتە ناو منهاتن. لە 2000 بۆ 2010 داهاتی مامناوەندی بنەماڵە لە هاڵم 30% بەرز بۆتەوە کەوای کرد سەرچاوی ئاوی گەرمی ستیڤن براون بۆ چاودێریکردنی پێستی مرۆڤ کار بکات سەردەمێک بۆ کەسانی خاوەن داهات زۆر دەژمێردرا. وەک ئەزمونێکی مەزن بووە کەوای کردووە لە هەمان کۆمەڵ بژی و کار بکەی کە بۆ ماوەیەکی درێژ تایدا ژیاوم لایەنی خراپی چاولێکردن لە زۆر ڕێکخراوی پیا و ژن بووە کە زۆربەیان خاوەنەکەیان ڕەشپێز بوونە و ڕۆژانە دادەخرێن من بۆ خۆم هەتا 60 بۆ 65م ئەژماردن. زنجیرەی دوکان و خاوەن پێشان بەرژەوەندیان لە کەمکردنەوەی باج و دەستخۆشانی دیکە بۆ کردنەوەی دوکانان لە هاڕڵم وەرگرتووە بە کرێدانی شوێنی بازرگانی کە گەلێک خاوەن پیشەی بچووک دەستیان پێڕا ناگات. ماسی گەورە هی بچووک دەخوات و ئەمە ڕوودەدات. مۆرفیسکات بۆ ماوەی 40 ساڵان فرۆشگای مۆبل و شتومە چینی و ماڵی لێرە بەکارهێناوە. ئێستا ناتوانم جێگا لەوێ بەکرێ بگرم مەجبورم دایەخم ئەوان پێشتر 20 دوکانیان داخستووە. هانس هایگەمەن و هاوسەری بەرنەدێت دەیانەوێت لە وەرزشگای مەشەقێدانیان براونستان ئەزمموی کۆن و نوێ بەکاربێنن ئەوان هیوادارن ژنانە لە هاڵمدا بەهێز بن و تەندروستیان برە و پێبدەن شوێنێک وەرزشگایان لێیە. یەکێک لە شتەکان سەبارەت بە خاوەن پیشە و بە تایبەت لە کوێ دەژین ئەوە یا منداڵانی ئێمە سەرکەوتوی ئێمە ببینن و دەبێ ئەوە پەسەند بکەین بەڵام دەبێ ئەو ئاستەنگیش ببینن کە کەسانی خاوەن پیشەیان هەیە. خەڵکی هاڕڵم و کەسانی دەرەکی چلۆن ناوچەکە پێناسە دەکەن شوێنێک میرات ڕێزی لە دەگیرێت بەڵام ئەفریکی ئەمریکی چیتر تێدا زۆری نەنین ئەوە پرسیارێکی کراوەیە گەرێک دەڵێن هاڕڵمی لە گۆڕاندا کە هەروە ڕێز لە ڕابردووی دەگرێت هەم بۆ پیکاری پیشە و هەم بۆ ژیان لە شارێکی گەورەتردا باش دەبێت. ئۆ لێ داوی بینەران دەهان ساڵە پشتی ji دەستدانا کاران هەفبەر دیگەل چینی و وڵاتên دیên داهاتکێم کارتê sazkariya Amerîka niha geşe dike bi sahaya teknolojiyaya pêşketî. Sazkariya Amerîkî geşbîne li hember encamên bikarînana robotan ji bo wan karên pêtivî bi zanyariyên gelek hestiyar û pêşketî heye. لە دەستپێکی شێوازێکی نوێی بەرهەمهێنان سونێت سەکسێنا بەم دوایانە کارگەی بەرهەمهێنانی لە چینەوە گواستەوە بۆ ئەمریکا. لە چینەوە دەستمان پێکرد لەبەر ئەوەی بە پارێکی کەمتر کارەکە دەکرا بەڵام لەگەڵ ئەنجامدانی کارەکەمان وای لێ هات نرخەکانیان لەسەرمان زیاد کرد. سەکسێنا بەڕێوەبەری گشتی کۆمپانیای ئەلتەر دیجیتال ریتێلە لە سانهۆزەی کالیفۆرنیا کۆمپانیاکە نرخی دیجیتال بۆ بازارەکان دروست دەکات کە دەشێ بە کۆمپیوتەر بگۆڕن. لە ئێستادا ئەلتەر نزیکەی 50 بۆ 60 کارمەندی هەیە کەمتر لە ژمارەکەی کە لە چین هەیبوو
وە کاتژمێری نزیکەی $10 دەداتێ. سەکسێنا دەڵێت کۆمپانیاکەی 2 هێندگەشەی سندووە. کۆمپانیاکە هەوڵ دەدات زیاتر کارەکانی بە ئۆتۆماتیکی ئەنجام بدات، ئەمەش مانای ئەوە نییە کە کارمەندەکانی نەهێڵێت، بەڵام نابێت بە بەشێکی گرنگی بەرهەمهێنانەکە. ئێستا دەتوانین توانایەکانمان زیاتر بکەین، بۆیە دەتوانین کاری زیاترمان هەبێت، توانایی ئەنجامدانی کارەکانمان زۆر زیاتر بکات و بە ژمارەی کەمتری خەڵکیش ئەم کارە بکرێت. کێڵگەی ئێرباوند یەکێکە لە گەورەترین بەرهەمهێنانی خۆراکی سروشتی ئەمریکا. ئەمانیش تەکنەلۆژیای بەکاردەهێنن بۆ زیادکردنی بەرهەمەکانیان. بەم دواییانە ڕۆبۆتیان بەکارهێناوە بۆ کۆکردنەوەی بەرهەمەکانیان. هەر ڕۆبۆتێک کاری 4 کەس دەکات، بەڵام جێگری بەڕێوەبەری کۆمپانیاکە دەڵێت کەس لێرە بەهۆی ئەوەوە کاری لەدەست نەداوە. لەبری ئەوەی ئەو کرێکارانە بگۆڕین، ئێمە کارامایەکانیان زیاد دەکەین، بۆیە نمونەی ئەو کەسانەی لەبری ڕۆبۆتەکان بەرهەمەکانیان کۆتەکردەوە، ئێستا مەکینەکان کار پێ دەکەن. تا ئێستا تەکنەلۆژیای ئۆتۆماتیک زۆربەی جار بۆ ئەو کارانە بەکاردێت کە پێویستن هاوتا بۆ تووباتکردنەوە بن، بەڵام دروستکەرانی تەکنەلۆژی ڕۆبۆت بە توانای نوێوە دروست دەکەن. جۆرە گرفتەکانی ئەمڕۆ لە پیشەسازیدا بە باشی چارەسەر دەکرێن، ئەوەی کە کاری بە زۆر بیرکردنەوە و دیتنی ڕۆبۆت نەبێت، بۆیە کار لەسەر چاو و مێشکی ڕۆبۆتەکان دەکەین. بە بەکارهێنانی کامێرا و سانسۆر ستراتژیم ئەو مەکینانە دروست دەکات کە دەتوانن قەوارەی تایبەت هەڵبژێرێت. ئەم تەکنەلۆژیایە بۆ یەکەم جار لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا یارمەتیدەر دەبن بۆ فراوانکردنی پیشەسازی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. تەماشەوانین لە هەفگەهاندنا کوردان بەری ئەم خاتری ژووە بخوازن من divê ez we ئاگادار bikim ku li heftiya bêtin madê raporteke bitin li ser siyaseta Rûsya li Rojhilata navîn û ka ji ber çî Moskow pitir piştevaniya rejêmên dem bi serda çoy diketin. Mamostayekê zankoya George Mason bersiva me didetin. Heta wî demî û hemû deman stafê li hevgandina Kurdan Kurd Connection hîviya saxî û silametiyê ji we re diketin. Hûn dikarin vê bernameyê li ser malperên dengê Amerîka yan dengî Amerîka temaşa bikin. Ji bo vê carê jî Xuda hafîz.